ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردا لەگەڵتان دەبین. دوێنەیەکی شەش ڕۆژی جیهانی منداڵان بوو. جا بەڕاستی بە گرنگ و بە پێویستمان زانی ئەم ئێوارەی فایل تایبەت بکەین بە پاراستنی مافەکانی منداڵان و لەگەڵیشیدا گەنجان لە هەرێمی کوردستاندا. ئێمە هەمیشە گرنگە کە گرنگیەکی تەواو بە بابەتی منداڵ بترێت، چکە لە هەر وڵاتێکدا ئەگەر منداڵ پەروەردەیەکی دروستی هەبێ و بە شێوەیەکی باش گەشە بکە، هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی پەروەردەییەوە، هەم لە ڕووی ئەو پێداویستیانەی کە بۆ منداڵ دابین دەکرێت، ئەمە دەبێتە نەوەیەکی باش لە داهاتوو، چونکە تۆ دوجار ئەم منداڵە گەورە دەبێ و تێکەڵی کۆمەلگا دەبێ، ئیتر تۆی بڕیار دەدەی کە ئایا داهاتووی کۆمەلگاکەت دروست بێ یاخودنەوەیەک بخەیتە ناو کۆمەلگاکەتەوە کە کۆمەلگاکەت لێ بشێوێنێ. جا ئێمە وەک هەرێمی کوردستان بەڕاستی بەلامانەوە گرنگە بزانین تا چەند گرنگی بە بابەتی منداڵان و گەنجان و مافەکانیان و پێویستیەکانیان دراوە. لە هەموو ئەمانە گرنگتر ئەو منداڵانەی کە نەخۆشن و خاون پێداویستی تایبەتن و بەڕاستی خێزانەکانیان ماندوون لە بەخێوکردنی ئەم منداڵانە، چ لەلایەنە پەروەردەییەکەوە، چ لەلایەنە تەندروستیەکەوە، چ لە ڕووی خوێندن و دابینکردنی ئەو پێویستیانەی کە ئەو منداڵە پێویستی پێیەتی، لایەنی پەیوەندیدار و ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە پاراستنی مافەکانی منداڵ تا چەند هاوکاری ئەم خێزانانە دەکەن کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. لەسەر هەموو ئەم بابەتانە لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر ئازیز ئەم ئێوارەیە گفتوگۆ دەکەین کە بە سوپاسەوە میوانەکانمان لە منداڵ پارێزی کوردستانەوە هاتوون، ئەو ڕێکخراوەی کە ساڵانێکی زۆرە کار دەکات بۆ خزمەتی منداڵان لە هەر شوێنێک، هەر منداڵێک پێویستی بە هاوکاری بووبێت، منداڵ پارێزی کوردستان هەمیشە دەرگای واڵا بووە. بۆیە ئێمەش لەم بەرنمەیەدا ئەو سێکتەرە جیاوازانەی کە لە ناو منداڵ پارێزی کوردستان کار دەکەن بۆ خزمەتی منداڵان بە پێویستمان زانی کە لە بەرنمەکە ئامادەیان هەبێ و ئەوان باس لەوە بکەن کە چیان بۆ منداڵان کردووە و چی گرنگە لە داهاتوودا بیکەن بۆ ئەوەی منداڵێک و نەوەیەکی باش پەروەردە بکەین. زۆر بەڕێز بە سوپاسەوە دکتۆر ڕامیار ڕەحیم کە بەڕێزیان ڕێکخەری بەرنامەی تەندروستین لە منداڵ پارێزی کوردستان، زۆر بەخێربێ دکتۆر. ناسک ئیسماعیل بەڕێوبەری بەرنامەی پاراستنی منداڵان لە مناڵ پارێزی کوردستان، خات و ناسک زۆر بەخێربێ. کاک ڕەنج عەبدولقادر کە بەڕێزیان بەڕێوبەری بەرنامەی پەروەردەیین لە مناڵ پارێزی کوردستان، بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. دواتر میوانی تریشمان دەبێت لەگەڵ ئەوانیش لەسەر بابەتی گرنگتر قسە دەکەین. دووبارە بەخێر بێن. کاک ڕەنج، با من سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. هەمیشە کە باس لە منداڵ دەکرێت لایەنە پەروەردەییەکە گرنگە، چونکە بێگومان لایەنەکانی تریش گرنگی خۆی هەیە، بەڵام پەروەردە ڕۆڵێکی گرنگ و ئەساسی دەبینێ لە گەورەکردنی ئەم منداڵە و چۆن بیگەینیتە ئەوەی کە گەنجێکی سەرکەوتوو و دوجارنەوەیەکی باشی لێ دەربچێ. لە ڕووی پەروەردەییەوە منداڵی ئێمە لە چه ئاستێکدان؟ ئەوەی کە لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان کراوە، ئەگەر منداڵێک ئەگەر خێزانێک لەو بابەتەدا کەم و کورتیەکیان هەبێ، ئێوە چیتان کردو بۆیان؟ ئەوان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بەش و بەبوونی ڕۆژی جیهانی منداڵانەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم منداڵانی جیهانەکەین و بە تایبەتی منداڵانی کوردستان. بەنسبەت کار و چالاکی یاخود پرۆژەکانی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە دەربارەی پەروەردە بۆ منداڵان و لە مایۆ ڕابردووە چی کردووە یاخود بۆ ئەوی کە پێوانەیەکی ئاستی پەروەردەی منداڵان بکەین. هەڵبەت هەموو منداڵێک ئەگەر لە پێناسەیەکی پەروەردەوە باسی بکەین، سادەترین پێناسی پەروەردە بریتە لە بنیاددانی تاکێکی تەندروست و ڕۆشنفکر بۆ کۆمەڵگا. هەر لە پێشەژێکی بەڕێزیشەکە باسی ئەوە کرد چۆن بتوانین کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر و کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بنین. هەڵبەت یەکێک لە پایەکانی یاخود بناغی ئەم کارە بریتە لە پەروەردە. وەکو ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە بە درێژایی خزمەتکردنی لە ماوەی زیاتر لە 34 ساڵ کارکردنی، یەکێک لەو پایانێکیشی لەسەر کردووە بابەتی پەروەردە بووە. لە ئێستایا لە ڕێگەی 10 پرۆژەی جۆرا و جۆرەوە کار دەکات بۆ باشترکردنی ئاستی با بڵین لایەنی پەروەردەیی منداڵان. ئەمەش لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژەی پەروەردەیی جیاوازەوە، لە ناو پرۆژەکانیشە لە ڕێگەی کۆمەڵێک چالاشی پەروەردەیی جۆرا و جۆرەوە کار دەکات بۆ ئەوەی کە منداڵێکی باوەڕ بەخۆبوو دروست بێت، کار دەکات بۆ ئەوەی کە
کاریگەریەکی لەسەر منداڵەکان هەبێت بۆ ئەوەی کە بیرۆکەی داهێنەرانیان هەبێت بۆ ئەوەی کە بیرۆکەی ڕەخنەگرانیان هەبێت بیرۆکەی ڕەخنەگران لە بین دوو کەوانەیە بۆ واتایی کە منداڵێک پەروەردە بکرێت ئەمە بە بەشی یاخود بە هاوکاری خێزانەکانیان کە بتوانێت لە گۆشەنیگەی جیاوازەوە ژینگەکەی خۆی ببینێت منداڵێک پەروەردە بکرێت بۆی کە بتوانێت دەستی هەبێت لە بنیادنانی کۆمەڵگەکەیە یاخود دەستی هەبێت لە پاراستنی ئەو ژینگەی کە هەیە. باشە توانیتان ئەو کاریگەریە دروستکەن ئەوەی کە باست کرد ساڵانێکی زۆر ئەو لەوە مەجاالەیە کار دەکەن ئەنجامەکەیتان بینیوە ینی ئەوەی ئەو ئامانجەی کە ئێوە کاری بۆ دەکەن نەتیجەکەیتان وەرگرتوێتەوە؟ هەڵبەت پرۆسەی پەروەردە ڕاستیەکەی پرۆسەیەکی درێژخایەنە ڕاست لە ماوەیەکی با بڵین لە 10 ساڵ جارێک تۆ ئەتوانیت گۆڕانکاریی ئەو تۆ لە مەجای پەروەردا ببینیت ئەوەی کە وای لە ئێمە کردو بەردەوام بین هەڵبەت ئەو گۆڕانکاریانەیە کە لە ماوەی ڕابردووە بینیمانە و گۆڕانکاری لە پرۆژەکانیشمانە وای کردووە کە دەرخەری ئەو ڕاستیەیە کە لە ماوەی ڕابردووە پرۆژە پەروەردەیەکانمان چ کاریگەریی هەبووە لەسەر ئەو سودمەندانی کە سەردانی پرۆژەکانیان کردو یاخود وەکو ڕێکخرا و کاتێک کە پرۆژەیەکمان دروست کردو لە چەندێکێکی جیاوازە ئەنجامانداوە هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستەیە کە چالاکیە پەروەردەیەکان یاخود پرۆژە پەروەردەیەکانی ڕێکخرای منداڵپارێزی کوردستان کاریگەریش ئەوتۆی هەبووە و هەروەها ئامادەبوونی بەردەوامیمان لەناو قوتابخانە و لەناو خوێندنگەکانە ئەم هەماهەنگیە هەیە بەدڵنیاییەوە خوێندنگەکانە بەدڵنیاییەوە وەکو یەکێک لەو لایەنانی کە ئێمە بە بەردەوامی هەماهەنگیمان هەیە لەگەڵیانە وەزارەتی پەروەردەیە و بە تایبەتر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و دواتریش لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەکانە کە لە شار و شارۆچەکانە هەیە بە بەردەوامی هەماهەنگیمان هەیە لەگەڵیان. زۆر باشە دەستخۆش ئەگەر ڕێمۆلات کاکەڕەنج خات و ناسک ئەوەی کە بەڕاستی بەلامەوە زۆر گرنگە وەک یەکەم پرسیار لە بەڕێستان دەست پێ بکەم کە بەڕێستان بەڕێوەبەری بەرنامەی پاراستنی منداڵانن ئەو بابەتەی کە زۆر گرنگە و خەڵکیش دڵنیان بەلایەوە گرنگە وەڵامەکەی بزانێ پرۆژەی گرتنەخۆیە ئەم پرۆژەیە چۆن دەستی پێ کرد و چۆن کارتان لەسەر کرد و کێنەوە منداڵانەی کە ئێوە دەیگرنەخۆ و گرتنەخۆ بەمانای ئەوە ناکە تۆ ئیتر منداڵەکە لە لای توایە بەمانای ئەوەی کە ئیتر تۆ هاوکاری ئەو منداڵاکی لە هەر ڕێکەوە کە پێویستی پێت بێ بەڕاستی ئەمێ لەسەر ئەم بابەتە بوەستین و بزانین ئەم پرۆژەیە چۆنە و ئێوە چۆن کاری لەسەر دەکەم. زۆر سپاس بۆم دەرفەتە دووبارە من پیرۆزبایی لە هەموو مناڵانی جیهان و مناڵانی کوردستان و عێراقەکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵانەوە. طبعا ئێمە مناڵ پارێزی کوردستان پرۆژەی گرتنەخۆ هەر لە دامەزرانی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان کە لە ساڵی 1990 دامەزراوە پرۆژەی گرتنەخۆش دامەزراوە بۆ پاراستنی ئەو مناڵانەی کە لە بژێویکی خراپان و بەهۆی لە دەستدانی دایک و باوکەوە بێ یاخود باوک بێ یاخود باوکێک کە کەفتەکار بێ و نەخۆش بێ لە ئاستێکی دارایی خێزانەکان زۆر نزما بن بۆ ئەوی بتوانین ژیانێکی شایستە بۆ مناڵەکان دەستە بەرکرێت و وەکو هەموو مناڵێک کە بژین و بتوان بەردەوام بن لە خوێندن وەکو هەموو مناڵێکی تر. کەواتە تۆزە بەڕوونتر پێم بڵێ کێن ئەو منداڵانەی مافی ئەویان هەیە کە گرتنەخۆیان بۆ بکرێت لە مناڵ پارێزی کوردستان؟ بەڵێ طبعاً ئەو مناڵانەی کە مافی ئەویان هەیە گرتنەخۆیان بکرێت ئێمە وەکو منداڵ پارێزی کوردستان چەند ڕێکاریەکمان داناوە بۆی هەموو مناڵێک بتوانێت ئەوانەی کە بەڕاستی ئەو ڕێکاریانە ئەیان گرێتەوانێ بێبەش نەبن و بەشدار بن لەو هاوکاریی کە ئێمە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان پێشکەشیانەکەین. ئەو مناڵانەی کە ئەم گرتنەخۆ ئەیان گرێتەوانێ یا دایک و باوکیان هەردووکی لە دەزا و لە خێزانی دۆما و خێزانی دۆم ناتوانێت پێداویستە سەرەتایەکانیان بۆ دابینکە و بتوان وەکو هەموو مناڵی کە بەردەوام بن لە خوێندن یاخود باوکیان لە دەزا و لە لەگەڵ دایکیانە ئەژین دایکیان هیچ داهاتێکی وای نییە کە بتوانێت مناڵەکانی پەروەردەکە بە باشی و پێداویست سەرەتایەکانی بۆ دابین کات یاخود باوکەکە وکوتم نەخۆشە و کەفتەکاری سەر جێگەیە یا خێزانێکی زۆر زۆرن و مناڵەکان لەسەر جادەن و ئیشیان پێ ئەکرێت دوای بەدەوڵات چوونەکانی کارمەندانی مناڵ پارێز سەبارەت بەو ڕێکاریانی کە دامان ناوە ئەو مناڵانە ئەیانگرێتەوانێت کە
گرتنە خۆیان بۆ بکرێ. باشە ئەکرێت لە خێزانێکدا زیاتر لە منداڵێک گرتنە خۆی بۆ بکرێ یان تەنها مەرجی ئەوە دانراوە لە ناو خێزانێکا تەنها یەکێک لە منداڵەکان ئێوە وەربگرن زیاتر ئەوەی کە دامانەوە ئەبێ مەرجەکەەوەی یەک منداڵ بوو ئەوەی هەموو مناڵێک بەشدار بێ بەڵام لە حاڵەتێکە ئەگەر زانیمان خێزانەکە زۆر بوون و مناڵی نەخۆشیان هەبێت حاڵەتی ئیسtisناشمان هەیە. کەیسیوامان هەیە کە زیاد لە منداڵێک لە خێزانێکا گرتنە خۆی بۆ کرابێت یەک دوو کەیسمان هەیە بەڵێ لەوانەیە ینی چەند کەیسێکە لە شارەکان. ئەکرێت بە ئامار پێم بڵیت بە نزیکەی تا ئێستا لە مناڵپارێزی کوردستان چەند خێزان یاخۆ با بڵین منداڵ گرتنە خۆی بۆ کراوە؟ ئێمە توانم بڵێم نزیکترینیان کە لە ساڵی پار 1970 مناڵ لە هەرێمی کوردستانە گرتنە خۆیان بۆ کراوە و هاوکاری داریایان پێشکەشەکرێت بێجگە لە خزمەت گوزارەکانی تریش کە بەڕاستی ئێمە پێداویستی قوتابخانە پێشکەش بە خێزانەکان ئەکەین بۆ ئەوەی جلی جەژنیان بۆ ئۆکەین بەڕاستی ئێمە ئەم گرتنە خۆیە ئەو ئیمتیازاتانە ئەو مافانەی کە تۆ بە مناڵەکەی چیە تەنها بابەتە مادیەکەی ئەگەر تۆ پێشکەشیکە یان تەواوی خزمەت گوزاریەکانی بۆ دابین دەکرێت. ئێمە ئەو مناڵانی کە گرتنە خۆیان بکرێت خۆشبەختان طبعاً جوانترین پەیوەندی مرۆڤایەتی هەیە لە بینی سپۆنسەر و مناڵەکانە نامەگۆڕینەوە هەیە دیاری هەیە کە پێشکەش بە مناڵەکان ئەکرێت ئەمەش لە طبعاً لە ڕێگەی کارمەندی ڕێخراوی مناڵپارێزی کوردستانەوانێ طبعاً جلی جەژنیان بۆ ئەکرێت مناڵەکان پێداویستی قوتابخانەکە بۆیان دابین ئەکرێت ینی زۆربەی خزمەت گوزاریەکان ئێمە لە گرتنە خۆیە ئەوەیە کە ینی ئێمە بەردەوامی لەگەڵ سودمەندەکانە پەیوەندیمان هەیە ینی ڕۆژانە سەردانی ئەکرێن دومی ئەو منداڵان بەتەکید. بەڵێ دەستان خۆش بێت. ئەگەڕێم وڵات خات و ناسک دواتر دکتۆر ڕامیار بەڕێستان ڕێخەری بەرنامەی تەندروستی ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕەنگە ژمارەیەک لە منداڵمان هەبێت کە تەندروستیان باش نەبێ یان بناڵێنن بەدەست نەخۆشیەکەوە و خێزانەکانیشیان بەڕاستی هەژارن یعنی توانای ئەوەی نییە کە چارەسەری منداڵەکەی بکە. لەم کاتەدا ئەگەر بۆ نمونە ئەم خێزانە پەنا بۆ ئێوە بەرێت ئێوە چی بۆ ئەم منداڵە نەخۆشاکەن؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان و سەرەتا ڕۆژی جیهانی مناڵانش لە هەموو منداڵێک پیرۆز بێ. سەرەتا بۆی باسێکی بەرنامەکە بکەین و بۆی بتوانین زیاتر بەرچاوڕوونی بکەین بۆ ئەو دایک و باوکانە و ئەو بیسەر و بینەرانی کە سری بەرنامەکەی بەڕێستانەکەن هەبێت. زۆر باشە. ڕێکخراوی مناڵپارێز بەرنامەی تەندروستی سەرەتا کە یەکشەگێت بۆ ئەوێ باسی حاڵەتەکەی خۆیەکە فۆرمێکی سەرەتایی بۆ ئەم خێزانە پڕەکرێتەوە کۆمەڵێک زانیاری لێوەرەگیرێت. جایەکێک دۆشتانەی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانی لە چەند قات کە لە چەندین ڕوانە تایبەتمەندترینە لە مەشە زۆر تایبەتە لە دوای فۆرمێک پڕەکرێتەوە بۆ خێزانەکە کۆمەڵێک زانیاری سەرەتایی لێوەرەگیرێت پاشان تیمێک لێ ماچە سەردانی ئەم ماڵاکە. ئەم تیمە کە سەردانی ئەم ماڵاکە نە کامێرای تیا نە هیچ شتێکی تیا تەنانەت دراوسێکی خۆشیان هەستی پێ ناکەن کە تیمێک هاتووە بۆ ئێرە بۆ ئەوەی کردووە. لێ فۆرمێکی کە بۆ دایک و باوکەکە پڕەکرێتەوە کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک ڕێکارێکی گیرێتە بەر بۆ ئەوی دیاری بکەن ئایا ئەم منداڵ ئەم خێزانە ئێمە توانین هاوکاری بکەین یاخودنا. یعنی بێت تەواو دڵنیابن کە ئەم خێزانە توانای داراییان خراپە و ناتوانن چارەسەری ئەم منداڵە بێگومان چکە بۆ ئەوەی بتوانین لە سایاسە دڵنیابینەوانێ ئەو کاری کە ئەیکەین جێگی خۆیەگرێت و شوێنی خۆیەگرێت و بەداخەوانە بەداخەوە ئەو خەڵکەشی کە ئێستەیەت بۆ لای ئێمە زۆرە بۆیە بێ دڵنیابینەوانێک کە ئەو هاوکاری کە ئەکرێت لە شوێنی خۆیاتی. کەیس هەیە داوای یارمەتی لە ئێوە بکاو دوای بە دووادا چوونەکانی ئێوە دەرکەوت بێکە وانە؟ بێگومان زۆر کەیس هەیە کە دڵخۆی دڵنیا کاتەوانێک کە مەسەن زۆر پێویستەوە بەڵام لە کاتێکا سێرەکەی کە ڕەنگە بە بچووکترین شتێک کە لە ژیانی خۆی کەمی بکاتەوانێ بتوانێت چارەسەری مناڵەکەی خۆی بکە. بە نمونە ڕەنگە کەسێک ینی فەرشی ماڵەکەی نەبێ بۆ ئەوی چارەسەری مناڵەکەیکە هەیە ڕەنگە سارێکی زۆر باشێت. ئەمە لایەنێکیانە لایەنەکەی کەمان چیمان هەیە ئێمە ئایا لە بەرنامەی تەندروستی چی ئەبەخشین بەم خێزانانە چی ئەبەخشین بە کۆمەڵگا چی ئەتوانین بکەین. بەرنامەکەمان بە چەند ڕێگایەک هاوکاری خێزانەکانەکە بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆش. ئەگەر باسی خزمەت گوزارەکانی بەشەکەمان بکەین یەکەمیان توانین بڵێن چارەسەرکردنی ئەو منداڵانەمان هەیە کە دێن چارەسەرکردنی ڕاستەخۆ و هاوکاریکردنی ڕاستەخۆی خێزانەکانمان هەیە. دومینیان هاوکاریکردنی دەرونیمان هەیە پاڵپشتیکردنی دەرونیمان هەیە. سێمینیان چیمان هەیە لە ڕێی هۆشیارکردنەوەی کۆمەڵگاوانە. ئێمە کۆمەلگا هۆشیارکەینەوە لەو نەخۆشیانەی کە هەیە لەو بابەتانەی کە هەیە بۆی بتوانین کۆمەلگایەکی تەندروستمانە بێت. باشە بەشێکی دکتۆر بەشێکی زۆری ئەو کەسانی کێتە لای ئێوە زیاتر چ نەخۆشی ینی ئێوە دیاریتان کردووە مەسەن کۆمەڵێک نەخۆشی ئەگەر ئەمانە هەبێ مناڵپارێز ئەتوانێت ئیشی لەسەر بکە ئەگەرنا ئێوە ئیتر ئیشی لەسەر ئەو کۆمەڵێک نەخۆشی هەیە لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە و کارابوونی بەشی تەندروستیەوە کۆمەڵی نەخۆشی هەیە بە تەواوەتی چاوی خسۆتە سەر بۆ ئەوەی بتوانێت
نەک چارەسەری مناڵەکان کە بەڵکو کردی تەندروستی گشتیش بەرەوە پەرشەوە بەرێت وەکو نمونە نەخۆشە زگماکیەکانی دڵ ناڕێکی زگماکی لێەوە مەڵاش و خواری بڕبڕی پشت ئەم نەخۆشیانە کۆمەڵە نەخۆشیەکەن نەک تەنها با بڵێن ئەم وڵاتانە یاخود هەرێمی کوردستان یاخود عێراق چارەسەرکردن تیا قورسە جیهانیش تیا قورسە چکە پرۆسەیە پێویستە بەردەوام چاودێری بکرێت ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە نمونە بۆتان هێنمەوە بەڕێستا تەنها لە ساڵی 2025 توانیمانە بەڕاستە و خۆ هاوکاری زیاتر لە 2233 منداڵ بکەین 233 خێزان بتوانێت مناڵەکان چارەسەر بێ ژیانی باشتر بێ 233 دایک و باوک بتوانێت لە خەمی ئەم مناڵە دەربچێ کۆمەڵێکی زۆر لەم گرفتانیان نەجات بێ بە نمونە باسی نەخۆشی زگماکیەکانی دڵ بکەین کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە خۆشحاڵیەوە لەگەڵ چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆشە کار دەکات بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی خێرخوازی قەیوان زنجیرە نەخۆشخانەکانی هایکوالیتی نەخۆشخانەی ئەنوەر شێخە کاری کردووە لەگەڵ نەخۆشخانەکانی خواری و عێراق و کۆمەڵێک پزیشک لە خواری و عێراقەوە بێنن بۆ ئێرە بۆی چارەسەری ئەو منداڵان بکەن لێرە بۆی منداڵ پێویست نەکات بچێ بۆ دەروی وڵات مەصرفێکی زۆر بکە ڕێگایەکی زۆر ببڕێ لە کاتێکیشە ڕەنگە چارەسەرەکە وەکو پێویستیش نەبێت لێرە ئەو کەیسەکەیتە لای ئەو کەیسەکەیتە لای ئێوە خۆتان ئەینێرن بۆ لای پزیشکێک یان چ نەخۆشخانەیە کە پێویستکە چارەسەری لێ وەربگرێت ئێمە بە پێچوانەوە ئێمە پزیشکەکانە هێنین بۆ ئێرە بۆی لێرە چارەسەر بکەن بۆی لێرە چارەسەکەن ڕێگەی دوور نزیکەکەینەوە لە ڕووی تێچۆکانە تێچوویکی زۆر کەم یاخود هەری شتێک کوێک نایەن بۆ منداڵانە بەس تەنها لە ساڵی 2025 لە ڕێگەی ئەم دەستە جەمعیەوانە کە کراوەتە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان توانیوێتی زیاتر لە 220 منداڵ چارەسەری قەستەڕیان بۆ بکرێت 220 ژیان چارەسەر کراوە لە پەنایە ئەگەر بین بەراوردێکی بەسیط بکەین لە پێناو ئەم ئیشەی ئێمە چۆنە لە بەرامبەر با بڵێن کەرتێکی حکومی ئاگەر بکرێت لە کەرتێکی حکومی ئاگەر بکرێت لە مانجێکە هەفتەیەک بۆ چارەسەرکردنی دڵی مناڵ دانراوە بەداخۆ بە بۆی نەبوونی کۆمەڵێک پێداویست و کۆمەڵە گرفتوانێ ئەو چارەسەرش ناکرێت واتە لە ساڵەکە نزیکەی 48 منداڵ ئەکرێت قەستەڕی دڵیان بۆ بکرێت باشە ئەگەر بشکرێت ئێمە لە ساڵێکە لێک ساڵە سەری دوسڵێن ئیشی نزیکەی 5 ساڵ و ئەوەی نەخۆشخانەکەشماکرێت لە پەنای ئێمە چیمان بەدەستێناوە کۆمەڵە پزیشکی زۆرمان هێناوە ڕاهێنان بۆ پزیشکی ناوخۆ کراوەتەوانێت کۆمەڵە پزیشکی زۆر باش و بەهرەمە دروست بووە بۆ ئەوی بتوانێت چی لە نزیکترین کاتە بگەینە ئەوەی کە ئیتر پێویستیشمان بۆنە بە پزیشک لە خوار و عێراق یا لە دەروی وڵاتەوە بێتەوە ناوخۆ بتوانێت بە هەموو شێوێک چارەسەریەوە نەخۆشیانە بکە باش دەستخۆش دکتۆر ئەگەر ڕێمەوڵات کاک ڕەنج باسی بابەتە پەروەردەیەکەمان کرد بەڵام من وەک سەرتاش ئاماژەم پێکرد ئەوەی کە بەڕاستی بەلامەوە گرنگە بەداخەوە یعنی ئێستا بینین بەشێکی زۆری خێزانەکان منداڵێکیان خاوەن پێداویستی تایبەتە کە ئەمەتر بەسەرکردنەوەی خی گەورەیە و ناشکور نابین بەڵام خۆ ئەبێت ینی هەمووان هاوکاری ئەو خێزانانە بن چکە بارگرانێکی زۆر بۆ ئەو خێزانانە دروستە بێ بەڕاستی لە ڕۆ پەروەردەیەکە و ینی زۆر جارێ مابینین هەل لە ڕاگەیانەکان و بینیمانە دایکان و باوکان گلەیەوەکەن کە بۆ نمونە هیچ مەکتەبی مناڵەکەیان وەرناگرێ یعنی من مناڵەکەم دایک هەبوو توێتی مناڵەکەم بردووە داخلی مەکتەبم کردووە دوای هەفتەیە بۆیان هێناوم بۆیان ناردوومەتەوە یعنی ئەم گرفتە چۆن توانیوتانە چارەسەری بکەن لەگەڵ ئەم خێزانانە ئێوە چۆن پەیوەندیتان هەیە و چارەنووسی ئەم مناڵانە بەڕاستی چییە؟ بەڵێ هەڵبەت وەکو منداڵی خاوەن بەدایەتی تایبەت وەکو بەڕێزیتان فەرمووتان لە زۆربەی زۆری خێزانەکانە تیاتی کە منداڵی خاوەن بەدایەتی تایبەتی هەیە و شوێنی دابەژووی جوگرافیەکانیشان جیاوازن بۆی کە دەستمان بگات بە زۆرترین و خێزانانی کە منداڵی خاوەن بەدایەتی تایبەتیان هەیە لە ڕێگەی 10 پرۆژەی جیاوازی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و کە لایەن بەرنامەی پەروەردە و سەرپەرشتی ئەکرێت دەرگای ئەو پرۆژانەمان بە بەردەوامی کراوەتە بۆی پێشوازی لە کۆی گشتی سوودمەندەکانمان بکەین کە سەردانی پرۆژەکانەکەن لە ناویشانە کۆمەڵێک منداڵی خاوەن بەدایەتی تایبەت هەیە کە بە بەردەوامی بەشداریەکەن لە چالایشە پەروەردەیەکانمانە لەناو ئەو پرۆژانەیە لە ماوەی ساڵی ڕابردوو 2748 منداڵ سوودمەند کە سەردانی پرۆژەکانمانی کردووە لە کۆی گشتی ئەم ژمارەیە 406 مناڵیان خاوەن بەدایەتی تایبەت بوون کە لە جۆری جیاواز بۆ من ئێمە لە کەمپی عربەت 2 پرۆژەمان هەیە باخچەی منداڵانی کازیوە و هەروەها مەڵبەندی ڕۆشنبیری کازیوە عربەت کە لە ساڵی 2016 لەسەر ئەرکی هەڤاڵی بەڕێز ڕەوانشاد مامجەلال دروست کرا تا ئێستاش خزمەت بە منداڵانی و کەمپاکە کە لەو سوودمەندانی کە لە ساڵی ڕابردووە سەردانی ئەو پرۆژەیان کردووە هەندێکی تیا بوو کە
خاڵبەدایست تایبەتن بۆی کە بتوانێت هاوکاریان بکرێت و هەروەها لە کازوی چوارتا بە هەمان شێوە ئەوەی کە ئەمانەوێت لێرەیە وەکو پرۆژەیەکی تایبەتمەند تەرکیزی لەسەر بکەین یاخود باسی بکەین ئەوەیە کە ئێمە دوو پرۆژەی جیاوازمان هەیە لە ناو هەرێمی کوردستانە کە خزمەت بە منداڵانی خاوەنپێدایستی تایبەت دەکات ئەوانیش بریتین لە سنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ منداڵانی خاوەنپێدایستی تایبەت لە ناو شاری سلێمانیە کە ئەم سنتەرە توانی بڵین لە ماوەی ساڵی ڕابردوو 256 سوودمەندی هەبووە ئەم 256 سوودمەندە جۆری خاوەنپێداویستیەکانیان جیاواز بووە ئەو خزمە گوزارانی کە لەوێ پێشکەش دەکرێت بریتین لە ڕاهێنانی سروشتی بۆ بەشێک لەو منداڵانی کە پێویستیان بە ڕاهێنانی سروشتی هەیە و هەروەها بەشێکی تریان بەشداریەکەن لە ڕاهێنانی ئەکادیمی و هەروەها معرفی بۆ ئەوەی کە ئەم منداڵانش جارێکتر بتوانن بگەنەوە بە ئاستی هاوتەمەنەکانی خۆیان یاخود تێکەڵاوی کۆمەڵگە بکرێنەوە لە لایەکی تری شەوە بە ڕێزیش باسێکەوە و گرفتە هەیە بەشێک لە خێزانەکان کە گرفتیەوان هێ منداڵەکانە لە خوێندنگەکانە وەرناگیری ئێمە بۆ مەبەستە پەروەردەی تایبەتن بەڵێ لەسەر ئەمە ینی گرنگە بەڕاستی زانین هەڵبەت ئێمە لە ماوەی ڕابردووە داواکاریی زۆر با بڵێن پێشەشی ڕێکخراو کراوە کە هەندێک لە خێزانەکان و گرفتیان هەیە بە خۆشحاڵیەک و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پاڵپشتی پەروەردەی گشتگیرمان کردووە کە لێسا لە هەرێمی کوردستانە پاڵپشتی ئەکرێت بەشێک لە خوێندنگانی کە منداڵانی خاوەنپێدایستی تایبەت و پەروەردەی تایبەت کە جێگەیان نەبووەوە لە ناو خوێندنگانە ئێمە و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ژووری سەرچاومان بۆ دروست کردوون بە کۆی گشتی پێداویستە پەروەردەیی و پێداویستی فێرکاریەکان و بۆیان و هەروەها ڕاهێنانیش بۆ مامۆسایان و ئەو کارمەندانی کە ناو خوێندنگەکانن لە تەنها لە ماوەی ساڵی ڕابردووە 156 سوودمەند لەناو ئەم خوێندنگانەیە بوون ئێمە ژووری سەرچاومان بۆ 6 خوێندنگە دروست کردووە 5 خوێندنگەیان لە ناو شاری سلێمانی و خوێندنگێکیان لە شاری هەڵەبجە بۆ باڵین پارێزگای هەڵەبجە ئێمە تەنها لە ناو هەرێمی کوردستانە ئەم کارانەمان نەکردووە هەڵبەت لە ساڵی ڕابردوو لە ڕێگەی تیمێکی شارەزای ڕێکخراوی پارێزەوە تیمێکمان سەردانی شاری بەقایان کرد لەوێ سنتەرێکیان هەیە سنتەری دەلەحەنان هەیە لەوێ تواندرا ڕاهێنانێکی چڕوپڕ بە کارمەندان و ستافی ئەو سنتەرەش بکرێت بۆی کە بتوانن ئەو ئەزمموی ئێمە لە مەجای منداڵانی لە خزمەتکردنی منداڵانی خاوەنپێدایستی هەمانە ئەزممونەکەمان بگوێزینەوە بۆ ئەوانی سوودی لێوەرگرن ئەوەی جێ خۆشحاڵیە دواتر کە لە ڕێی ئەو تیمانەوە سەردانی ئەو شوێنیانە کرد گۆڕانکاریەکی بەرچاو لەناو ئەم سنتەرەیان ڕوویا بوو هەروەها لە ساڵی ڕابردوو ئێمە لە ڕێگەی پرۆژەیەکمانەوە کە ساڵانە کاری لەسەرەکەینەوەی چێکە لە پرۆژە کورتخایانەکانمان ئەویش بریتە لە خولی هاوینە کە ساڵی پار زیاتر لە 308 منداڵ سوودمەندی ئەم خولانە بوون ئەوەش بە هەمان شێوە چەند منداڵێکی خاوەنپێدایستی تایبەتمان لەناو خولەکانیشان منداڵی خاوەنپێدایستی تایبەت هەیە منداڵی خاوەنپێدایستی تایبەتی شتیا بوو ئێمە خولانەمان لە 3 شوێنی جیاوازا بوو لە شاری کەرکووک و لە ناو سنتەری سلێمانی و لە ناحیەی پیرەمەگرون بە خۆشحاڵیەوە بۆ ئەو هەماهەنگی کە لە ناو کۆی گشتی بەرنامەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە هەیە زیاتر لە 12 سوودمەندمان کە خاوەنپێدایستی تایبەت بوون یاخود پێویستیان بە هاوکاری تەندروستی هەبوو بە هەماهەنگی لەگەڵ بەرنامەی تەندروستیە توانرا ئەو پێداویستیانی کە هیانە بۆیان پڕکرێتەوە زۆر باشە کاکڕەنج لەبەرەوەی لەگەڵمان نامێنێتەوە لە بەرنامەکە ئەمەوێت یەک پرسیاری تر کە بەڕاستی بەلامەوە گرنگ لەگەڵ جەنابتا باسی کەم و دواتر ئەگەڕێمەوە لای ئێوە بمانبورن ئەو فترەی کە بەهۆی جەنگ و ئەو بارودۆخە نائاسایی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو هەرچەندە شەڕەکەی خۆمان نەبوو بەس بەرۆکی ئێمەی گرت بوو خوێندن وەستا بەس بابەتی ئۆنلاین و کە ئەوەش من خۆم چەند جارێک بەرنامەم لەسەر کرد لەگەڵ لایەنی پەیوەندیدار کێشە و گرفتی لە ناو خێزانەکاندا دروست کرد بوو بۆیە مەبەستمە لەگەڵ بەڕێستان باسی کەم وەکو بابەتە پەروەردەیەکە یعنی کە پەروەردە پەکی کەوت خوێندن بوو بە ئۆنلاین ڕەنگە بۆ نمونە لە ساڵی داهاتوش کە خوێندن دەست پێ دەکاتەوە بەردەوام ئەم گرفتە هەبێت تر جارێک بەهۆی کۆرۆناوە یا جارێک بەهۆی شەڕی ئیسرائیل و ئەمریکاوە یعنی خۆ بارودۆخەکان لەپڕ دروستە بن بۆ ئەم بارودۆخە بۆم حاڵەتانە ئێوە چیتان کردووە توانیتانە لە ڕۆ پەروەردەیەکەوە کارێک بکەن کە بەڕاستی خوێندکار بتوانێت زەرمەند نەبێت بەڵێ هەمیشە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەوڵیاوە وەڵامدانەوەی دەست بەجێ وەڵامدانەوەی خێرای هەبێ بۆ ئەو گۆڕانکاری و بارودۆخانی کە بەسەر باڵین هەرێمی کوردستان یاخود ناوچەکایە وەکو عێراقیش بەگشتی لە ماوەی ڕابردە بۆی ئەو بارە نەخوازراوەی کە بینیمان لەم ناوچەیان ڕوویا بوو
پرۆسی پەروەردە و فێرکردن بە تەواوەتی وەستا بوو، دەرگای خوێندنگەکان داخرا بوو، خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو. باشە. جۆمان لێبوو یاخود سوودمەندەکانمان ئەبینی یاخود خێزانەکان پەیوەندیان پێوە ئەکردین کە گرفتێک هەیە لەم مەجالەیە کە منداڵەکان بە ئاسانی ناتوانن بەشداریکەن لە خوێندنی ئۆنلاین بە خۆشحاڵیەوە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانی و هەروەها بەڕێوەبەتی گشتی پەروەردەی هەولێر دووهۆک توانیمان ئەم هەماهەنگە دروستکەین پرۆژەیەک لەدایک بوو بە ناوی دەرونێکی ئارام و خوێندنی بەردەوام بە دروشمی با قسە بکەین تا داهاتوو بێدەنگ نەبێت. ئەم پرۆژەیە خۆی ئەبینیە و لە دوو تەوەری جیاوازە. تەوەرێکیان ئەوە بوو چۆن بتوانین هاوکاری یاخۆ پاڵپشتی خێزانەکان بکەین تاوکو بتوانین فێریان بکەین چۆن بتوانن ئەو با بڵێن پلاتفۆرمان یاخود سیستەمی خوێندنی سەرهێڵ ئۆنلاین بەکار بهێنن کاراسانیان بۆ بکەین بۆ ئەوەی لەو ماوەیە کە خوێندن با بڵێن دەرگای خوێندنگەکان داخراوە منداڵەکان بێبەش نەبن لە پرۆسی پەروەردە و فێرکردن و بە بەردەوامی کاریان هەبێت بە بەردەوامی خوێنن و هەروەها بەشێکی تری پرۆژەکە کە ئەوەڵی ناوی پرۆژەکەی دەرونێکی ئارام لەگەڵ تیمی بەرنامی پاراستی منداڵ لە ڕێگەی چەند پسپۆرێکی شارەزا لە بواری پاراستی منداڵ و پسپۆری دەرونی هەوڵماندا ئەو منداڵانە بدوێنین کە بەهۆی ئەو بارودۆخەوە ترساون یاخود گرفتێکی دەرونیان بۆ دروست بووە تاکو بتوانین لە نزیکەوە ئێمە سەردانی ماڵەکانیان بکەین و خزمەتگوزارەکانمانیان پێشکەش بکەین. باشە. لەم پرۆژەیەمانە چوونی ئەو پرۆژەی ئێوە چۆن بوو ینی کاردانەوەکان چۆن بوو خێزانەکان لەگەڵتانە مەسەلەن کاردانەوەکان ئەتوانی بڵین لە ئێمە پاکێجێکمان هەبوو پاکێجەکە پێک هاتبوو لە کۆمەڵێک ڕێنمایی بۆ خێزانەکان کە چۆن هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن لەو بارودۆخانەیە و هەروەها لە ڕێگەی پاکێجێکی وێنە کێشانی شوکاری شێوەکاریەوە پێشکەشی مناڵەکانمانە کرد. ئێمە کارداونەکانی ئەوان بینی کە لە ڕێگەی سۆشال میدیای ڕێکخراوە وێنەکانیان بۆ ئۆناردینەوە کە منداڵەکان چەنە دڵخۆش بوون. تەنها لەو پرۆژەیەمانە کە بۆ ماوەیەکی کاتی بۆ ماوەی 1 مانگ بەردەوام بووین توانیمان دەستمان بگا بە 534 خێزان و هەروەها زانیاری لە ماوەیەکی کەمە بەڵێ توانیمان زانیاری لە 1041 منداڵ وەربگرین بۆمان دەرکەوت کە سیستەمی خوێندنی سەرهێڵ یاکو سیستەمی خوێندنی ئۆنلاین لێرە لە هەرێمی کوردستانە لە سای 71.3 بەکاریان هێناوە بەڵام کۆمەڵە گرفتیان هەبوو بەڵام لە هەمان کاتیشە لە سایە 28.7یان نیان توانیوە بەکاری بێنن بەهۆی کۆمەڵە گرفتی ترۆکە هەیەیان بوو. ئێمە لە ماوەیەکی نزیکە راپۆرتێکی تێروتەسەل ئامادەکەین کە پێشکەشی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتیەکانەکەین بۆی کە بتوانین وەکو ڕێکخراویش هاوکاریانە بین لە ڕاهێنانی ستافەوە بێ لە دابینکردنی پێداویستیەوە بێ یاخود لەوە بێ کە ئێمە چۆنە ناو خوێندنگەکانیشە ڕوبەڕوو منداڵەکان ببینی لە وەرزی خوێندنیوەیە بۆی کە بتوانین ئەو گرفت و کێشەی کە لە ماوەی ڕابردووە لە سیستەمی خوێندنی سەرهێڵا هەیەیان بۆ بتوانین و ڕێکخراو پاڵپشتیان بکەین و کۆمەڵێک داتای تریشمان هەیە کە ئێمە لە ماوەی داهاتوو باسم کرد لە ڕێگەی راپۆرتێک و پێشکەشیانەکە. دەستان خۆش بێت کاک ڕەنج عەبدولقادر بەڕێوەبەری بەرنامەی پەروەردە لە مناڵپارێزی کوردستان سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە بەخشی ناتوانی بەردەوام بی لەگەڵمان دەست خۆش سوپاس دەکەین سوپاس بۆ زانیارانی کە بە ئێمەدا دکتۆر با من بێمە لای ئێوە خاتونەستێک ئەگەڕێمەوەلات. کۆمەڵێک بابەتت باس کرد کە وتت ئەمانە لە ڕۆتەندروستیەکە ئەو منداڵانی کە ئەم نەخۆشییان هەبێ دەتوانیت وەکو منداڵپارێزی کوردستان چارەسەری پێویستیان بۆ بکرێ وە کراویشە. زۆر جارگیۆمان لێ دەبێت بەداخەوە ئەو ئامارانی کە لەسەر شێرپەنجە پێمان دەڵێن کە بەردەوام دەبینین دەڵێت ڕێژەیەکی زیاتر منداڵ تووشی شێرپەنجە دەبێت. بۆ بابەتی شێرپەنجە ینی خێزانێک هەیە کەم دەرامەتن هیچ توانایەکیان نییە و منداڵەکان تووشی شێرپەنجە دەبێت. دەکرێت بڵین ئیتر منداڵپارێز ئەو زیاتر لەسەر لەو بابەتانە ئیش دەکات کە پەیوەندی بە دڵەوە هەیەیان ئەو نەخۆشیە زگماکیانە بەڵام ئەگەر منداڵێک تووشی شێرپەنجە بێ ئێوە کەیسەکەی وەرنەگرن ئەمە ڕاستە؟ دەستخۆش خۆی بابەتی کارکردنی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ چارەسەرکردنی هەر مناڵێک کە ببێت ئەتوانێت هاوکاری بێت ئاوکاری خێزانەکە بکە جا بابەتەکە دڵ بێت ناڕەکی زگماکی لەوە مەڵاشوو بێ پشت بێ فەقرات بێ هەچ گرفتێکی کە هەبێت کە چارەسەرەکەی زۆر قرس بێت گران بێت لەناوخۆنە بێت یا پێویستی بە تیمی تایبەت بێت و خێزانەکە کەم دەرامەت بێ هاوکارە بێت و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لەگەڵ ئەم ئیشانەیە پاڵپشتی کردی تەندروستی گشتیەکە بە نمونە بۆت باسکەم ساشمە سەرتەوەرەکە جانە بە نمونە مەسەن ئێمە یەکەی نەباکانمان هەیە لە سلێمانی لە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشید نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون کە 6 کارمەندی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تیا گەورەترین یەکەی نەباکانمە لە هەموو عێراقا بۆی زۆرترین خزمەتگوزاری پێشکەشکە وەزائیدەن چیمان هەیە لێرەیە هەموو ئەو چارەسەری دڵانەی کە ئەکرێت بەهێنانەوەی تیمۆ لە دەرەوانێ
بۆ نەخۆشخانەکان بۆ ئەوەیە کە تیمەکانی ناوخۆ زیاتر و زیاتر بەرەپێچن لە پەنای ئەمە ئێمە پرۆژەیەکی تایبەتمان هەیە لە ناو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەشی تەندروستی بە ناوی پرۆژەی ئارا و پرۆژەی ئارا لە هەر چوار نەخۆشخانەکان سنتەرەکانی شەرپەنجە لە سلێمانی لە نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە بۆ چارەسەکردنی تشک بە شەرپەنجە لە نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و وەژینش لە دوهۆک لەم پرۆژانە ئێمە کۆمەڵێک کارمەندمان هەیە کە دەروونناسن بۆ ئەوەی لەگەڵ خێزانەکان و منداڵەکان نابن بۆ ئەوەی بتوانن ڕاهێنانی دەرونی بەردەوام پاڵپشتی دەرونیان بۆ بکەن بۆی بەسەر مایازاڵ بن لە پەنای پاڵپشتیکردنی دەرونیەکەیە چیان هەیە ئەم مناڵانە ڕەنگە پێویستیان بە عیلاجە بێ ڕەنگە کۆمەڵە خەڵکی کەم دەرامەتی تا بەداخۆ ڕەنگە کۆمەڵە پێویستە لە عیلاجەکان بەردەست نەبێت ئێمەش هاوکاری مادیانەکەین یاخود ئێمە هەر خۆمان لە بەرنامەی تەندروستی پرۆژەی دابینکردنی دەرمانمان هەیە بۆ منداڵەکان مانگانە ئەم منداڵانە یەن بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ئێمە ئاهێنەرین بە خۆشحاڵی و بە پرۆژێکی هاوبەشمان هەیە لەگەڵ زنجیرە نەخۆشخانەکانی هایکوالەتی نەخۆشخانەیە نوێشێخە لەوێ دەرمانەکانی وەردەگرن بۆ نەخۆشەکەشی درێژخایان بێت مانگانە دەرمانەکان مانگانە بەردەوام دەرمانەکانی بۆ دابینەکەین هەتاکوونی ئینشەڵا بتوانرێت مەسەن ئەو وەزعەت تێپەڕێن ئەو حاڵەت تێپەڕێن زۆر باشە دەستخۆش زۆر سوپاس بەڵێ ئەزان یەکێکی تر لەو میوانانەی کە لە بەرنامەکە لەگەڵمان دەبێت چونکە من لە سەرەتای بەرنامەکەەوە بوتم هەم منداڵان هەم گەنجان چونکە کە بەڕاستی باس لە منداڵانەکەی هەر ئەم منداڵەیە دەبێتە گەنجێک و دواتر یەتۆنا و کۆمەلگا و دەمانوێت گەنجێکی بەهرەمەند بێ بۆیە بە سوپاسەوە خاتوو نوە عەبدوڵڵا بەڕێوەبەری بەرنامەی گەنجان لە مناڵپارێزی کوردستان بەڕێزیان لەگەڵمان ئامادەیان دەبێ خاتوو نەوە زۆر بەخێر بێت زۆر سوازمان دەرفەتەلانە ئێمە باس لە منداڵ دەکەین باسمان لە منداڵ کرد لە ڕۆپەروەردەیەکەوە ئەو شتانی کە پێویستە بۆی بکرێت و لایەنە تەندروستیەکە و بەڵام گرنگیشە لەسەر گەنجانیش تۆزێ قسە بەڵێ بەتایبەت کە دەڵێن گەنج لە وڵاتی ئێمە مافەکانی بۆ دابین نەکراوە گەنجێکی گوناحە گەنجێکی داماوە گەنجی بەهرەمەندمان هەیە بەڵام پارەی لە گیرفانانیە بۆ نمونە ئەگەر بێوێ شتێک بکە یعنی لەسەر هەموو ئەم بابەتانە ئێمە ئەمیشە کە دەڵێن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان وازانین تر ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تەنها ئیش لەسەر وەنیە دەفەرموو پێمان بڵێن لەسەر گەنجان ئێوە چیتان باشە تەپان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەمیشە هەر بە ناوکەی خۆیان دیارە یەکسەر هەستەکەی کە ئیش بۆ مناڵانەکە بەڵام ئەو هۆکاری کە وای کردو کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کار بۆ گەنجانیش بکە ئەویش ئەوەیە کە ئەکیدین ئەم گەنجانی ئەمڕۆ دوێنێ مناڵ بوون و هەروە ئەم گەنجانش لە بەیانیە ئەبنە دایک و باوکی مناڵێکی تر بۆیە زۆر گرنگە ئێمە هەوڵ بین ئەم چین و توێژەش لە بیر نەکەین و کاریان بۆ بکەین ئێمە کارەکانمان چەند کایەکە بۆ گەنجان کارمان هەیە کە کارەکەین لەسەر لێهاتوویەکانی گەنجان و دۆزینەوەی هەلیکار لەمایە چۆن کاری لەسەرەکەین ئێمە چەندین خوڵ و فێرکاری و چالاکی جۆرا و جۆرمان هەیە بۆ گەنجان کە لە ڕێی سەندەرەکانی گەنجانەوە کێمە 6 سنتەری چالاکی گەنجانمان هەیە کە ئەم 6 سنتەرە لە سلێمانی لە دەربەنی خان لە کەلار لە کۆیە لە خانەقین و لە شۆڕش کە بە درێژایی ساڵ ئەمان کارەکەن بۆی بتوانن ئەو لێهاتوویانی گەنجان کە هەیەە پەرەی پێبن لە ڕێی چەندین خولی فێرکاری جیاوازەوە لە ڕێی چەندین خولی پیشەیی جیاوازەوە و لە ڕێگەی چەندین چالاکی جۆرا و جۆرانێ لە ناو سنتەرەکانە بۆ نمونە هەر لە ساڵی 2025 9866 گەنج سوودمەند بوون لە هەموو ئەو چالاکیانەی کە لە پرۆگرامی گەنجان و لە بەرنامەی گەنجانە هەیە 9866 گەنج کە لەمانە 6396یان سوودمەندی ڕاستەوخۆ بوون لە هەموو ئەو خوڵ و چالاکیانەی کە لەو 6 سنتەر چالاکی گەنجانەیە ئەکرێت کە بەردەوام کە بۆ نەبەستەنها لە ساڵی 2025 164 خولی جۆرا و جۆر کراوەتەوانێ کە ئەم خولانە بۆ منە خولی سەرتاشیمان هەیە خولی زمانەکانی کۆمپیوتەرمان هەیە خولی زمانی جیاوازمان هەیە کە بۆ هەموو گەنجەکان نەکرێتوانێت تاکو بتوانن ئەو بۆشایی کە هەمانە لە نێوان سیستەمی خوێندنەوە ئەو بۆشایی کە هەمانە لە نێوان بازاڕی کارە بتوانین ئەو توانستانە فێری گەنجان بکەین تا ئەنجامەکەیتان بینیوە بۆ نمونە کەیس هەبووە لە ڕێکخراوی منداڵپارێز دەورەی بینی بێت دواتر بینی بێت مەسەنە لە بازاڕ یان دوکانێکی کردبێتەوە بە نمونە سەرتاشی یعنی ئەوە بڵێ ئەوە کەیسە لەلای ئێمە بوو لە منداڵپارێز ئێستا کەوتۆتە سەر ئیشی خۆی ئەتوانم بڵێم ئەمە ڕۆژانە ئەیبینین بە خۆشحاڵیەوانێ بۆ نەسا لە هەنێک لە سنتەرەکانە سنبەتمان هەبووە کە لە تەمەنی 14 ساڵی و هاتوتە سنتەرەکەوان ئێستا مامۆسای میوزیکە لە سنتەرەکە ئێستا مامۆسای شێوەکاریە لە سنتەرەکە بۆ تۆ مامۆسا لە بەڵێ لە مامۆسا لە سنتەرەکە و ئێستا خۆی گەنجانی تر فێرەکە بەڵام بێگومان ئێمە ڕۆژانە ئەم بارودۆخ و ئەم حاڵەتانە ئەبینین کە
تیا گەنجێک لە لای ئێمە فێری چالاکیەک بۆ لە لای ئێمە فێری پیشێک بۆ ئێستا لەو پیشەیە کارەکە زۆربەی گەنجەکانمان ئێستا گرافیک دیزاینەرن ئێمە کارێکین لە سنتەرەکانیشە بۆ ئێستا با بڵین من مامۆستایەکەم ئەم ساڵ ئەچم خولێک ئەڵێمەوانێ بۆ ساڵی داهاتوو هەوڵین ئەو خوێندکارانی کە لەو خولای بوون ئەوان بن ببنەوە بە مامۆستا بۆی بە خۆشحاڵیەوانێ ئەو خولانی کە با پێیانەڵین خولەوەرزیەکانمان چەندین جار هەر هەمان سودمەندەکانی ساڵی پێشون ئەم ساڵ بوون بەڕاهێنەر لەبەرەوەی ئێمە گرنگە بەلامانەوە تەنها ئەوە نەبێ هەلێک بۆ نمونە تەنها بۆ ئەم گەنجە دابینکەین کە بێ بە سودمەند گرنگە هەلێکیشی بۆ دابینکەین کە ئەو شتانی کە خۆی فێری بۆ لە سەندەرەکە بتوانێت بیگەنێ باشە خاتونەوە گەنج لە ئێوە چ تەمەنێکە باشە ئێمە دیاریتان کردووە تەمەنەکە بەڵێ ئێمە گەنج ئەو تەمەنەی کە کاری بۆکەین تەمەنی 14 بۆ 35 ساڵیە یعنی ئیتر لە دوای 35 ساڵەوە گەنج نی نانە لە دوای 35 ساڵیشەوە هەر گەنجی بێسەوە بەرنامەکانی ئەوان بینەرەکانمان لەمان ئاست خۆشمی بەرەکەوە یعنی لە مەرحەلەی گەنجی دەرەچین کەواتە 14 تا 35 ساڵ ئێوە دەتوانن وەک گەنجێکاریان بۆ بدۆزنەوە و ئەگەر پێویستکە بنمونە گەنجێکەیە خۆی بەهرەکەی هەیە بەڵام پێویستی بە پاڵپشتە داراییەکە هەیە ئێوە دەتوانن مەسەلەن کار لەسەر ئەمانە بکەن بیان خەنە سەر ئیژان قەرزی بچووک یان با بڵین پرۆژەی بچووک لەسەر ئەم بابەتانە بێگومان ئێمە پرۆژەی جۆرا و جۆری جیاوازمان هەیە لە گەنجانە بۆ ئێمە پرۆژەمان هەیە کە هانی گەنجەکانین بۆی کە پێداویستیان بۆ دابینکەین بۆ ئێمە لە کەمپی عربەت پرۆژەیەکمان هەیە بۆ ئەو گەنجانەیە کە حەزەکەن فێری فۆتۆگرافی بن کە ئێمە هەموو ساڵێک کۆمەڵێک گەنج وەرەگرین فێری فۆتۆگرافیانەکەین بۆ دوای کە فێری فۆتۆگرافی ئەبن کامێرایەکی زۆر باش بە هەدێ وەرئەگرن کە ئەتوانێت بۆ نمونە ئێستا زۆربەی ئەو گەنجانە دوکانی فۆتۆگرافی خۆیانیان هەیە لە ناو کەمپەکانە بۆ خۆیان کارەکەن بۆ منە هەنێکیان زۆربەی کاریان لە ناو سلێمانی کارەکەن و ئێستا ژوەکو تیمێکمان پێکات هەوی هەنێکات هاوکاری ڕێکخراوە ناڵپارێزی ژەکەندا کاتی کار و چالاکیەکانمانە بۆیە بێگومان ئەو پرۆژە جیاوازانەمان هەیە لە هەنێ پرۆژەیە شتێکمان هەیە کە پێوترێ مینی گرانت یاخود پاڵپشتی بچووک ئەم پاڵپشتی بچووکە چییە گەرگەنجێک وەکو باست کرد فکرەیەکی هەبێ یان گروپێکی گەنج فکرەیەکیان هەبێ فکرەکان کە دەست پێشخەریەکی گەنجانە بۆی کۆمەڵگاکەی خۆی باشترکە بۆ نمونە ئێستا لە سەروبەندی ئەوەیان کە کۆمەڵێک گروپی گەنجی تر بتوانن ئەو پاڵپشتی داراییە وەربگرن تاوکو ئەو فکرانی کە خۆیان تەقدیمیان کردو ئەو بیرۆکانی کە هەیەە کە بێگومان کۆمەڵگاکەیان باشترەکە بتوانن ئەوانیش ئەو پاڵپشتی وەربگرن تاوکو ئەو پرۆژانیان جێبەجێ لە مناڵپارێزی کوردستان وەرەگرن بەڵێ ئەم پاڵپشتە لە مناڵپارێزی کوردستان وەرەگرن باشە دەستخۆش خات و ناسک زۆر باس لە ئیشکردنی منداڵ دەکرێت و چەنەها بەرنامە لەسەر ئەو بابەتە کراوە و باوەڕم پێویستەکە زۆر بەرنامەی تریشی لەسەر کرێت لەبەرەوەی بەڕاستی دیاردەیەک ینی کۆتایی نایەت هەرچەند تۆ هاوکاروی هەرچەند بتەوێت منداڵ لەسەر شەقامەکان نەبینی بەڵام دوجار هەر دەبینین بەداخەوە ینی هەندێک کەس ئەمەی کردووە بە کاسپی جیاواز لەوەی کە خێزانێکی بەڕاستی پێویستی پێێتی ئێمە زیاتر لەسەر ئەوانە قساکەین کە بەڕاستی پێویستیان پێێتی ینی منداڵێک حەزەکات وەکو منداڵەکەی من لە ماڵەوە لە ئیسراحەتا بچێتە بەرخوێندن نان و چێشتێکی ئیسراحەتی بدرێتێ بەڵام کە خێزانەکەی لە توانایەندا نیە و هەموو خێزانەکەش چانە لە دەستێوێ منداڵێک لەسەر شەقام کلێنسێک بفرۆشێ بنێشتێک بفرۆشێ بۆی کەسابەتی خێزانەکەی دابین بکە ئەمە بەڕاستی پێویستە لەسەری بوەسترێ بۆ ئەو منداڵانی کە لەسەر شەقام کار دەکەن و ئەوەندێکی ئەو بەدواداچونتان کردووە پێویستیان پێێتی و خێزانێکی کەم دەرامەتن لەسەر ئەم بابەتە چیتان کردووە طبعا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2010 بۆ 2010 لەسەر ئەو مناڵانەی کە کار دەکەن کاری کردووە ئێمە ڕووپێویمان ئەنجام دراوە لە هەرێمی کوردستانە دواتر جژنەی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکەرمان دروست کردووە بۆ بەدەداچوونی ئەو مناڵانەی کە کاریان پێکردن ناو بازار و ترافیک و شوێنێک شتێکانە طبعا خۆشبەختانە پرۆژەکەمان هەر بەردەوام بووە هەتا ساڵی 2023 ئێمە توانیومانە لە ڕێگەی یاداژنامەی تێگەشتنەوە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەیەکەوانە پرۆژەکەمان بەڕێوە بردو و خۆشبەختانە توانم بڵم ئەم ساڵ پرۆژەکە ئێستا بۆ بە پرۆژەیەکی حکومی چونکە لە وەزارەتەوانێ ئێمە تەسلیمی پرۆژەکەمان حکومت کردەوە ئێستا لە شاری سلەیمانی و لە دهۆکا پرۆژەکە بەردەوامە و لەلایەن توێژەرانی کۆمەڵایەتی سەر بە بەڕوبەراتێ گشتەکانی شاری سلەیمانی و دهۆک کار لە پرۆژەکە ئەکرێ و مناڵپارێزی کوردستانیش ئێمە بە دابینکردنی بدی پاس و بنزین و لەگەڵ دانانی دوو شەفەر بۆ شەو و ڕۆژ ئێمە هاوکاریانین و دواتریش ئێمە بەڕێوەبردننی کەیس بە ئەو کەیسانەکەین کە دەستنیشانەکرێ تاوەکو هۆکاری کارپێکردنی منداڵەکان دەستنیشان
ئیشام بکەین طبعا مناڵی ئیشکرد دوو جۆرە ئەو مناڵانەی کە خوار تەمەنی 15 ساڵن کاریان پێ ئەکرێت لە بازار و لە شوێنە گشتەکان و ترافیکەکانە ئەمە ئەو مناڵانەیە کە ئێمە لیژنەکانی ئێمە چاودێریان نەکات و لەو مەترسیە دووریان ئەخاتەوە دواتر سەردانیان ئەەکەین تاوەکو بزانین هۆکاری کارپێکردنەکەی چیە ئەگەر زانیمان خێزانەکە بەڕاستی خۆی ئەوە بزانین کۆمەلگا بزانێ کە مناڵ بەرپرسێ لە بەخێوکردنی خێزان بەڵام وەکو جەنابەت فەرموود يعني ظروفێکی نائلاجی هەیە کە ئیخاتە باوکەکە لەوانی نەما بێ کەفتەکاری سەر جێگا بێ نەخۆش بێ ئێمە بۆ ئەوانە کە توانی ومانە دوای بەدواتە چونمان توانی ومانە مەسەلەن بیخینە پرۆژەی گرتنە خۆمانەوە مناڵەکە یاخود ئەگەر زانیمان برایەکی گەورەی هەبێت 18 ساڵ بێ و سەروتر بێ ئێمە توانی ومانە داهاتێکی بچووکی بۆ دروستکەین یا دایکەکە لەوانەیە خەیاتێک ئیشێک بزانێ بۆ دایکەکە داهاتێکمان دروست کردو بە هەر شێوە بێ ئێوە هاوکاری بکەن بەس بۆ ئەوەی مناڵەکە بڵێ دوورکە توانێت لە ئیشکردن ئەگەر بەردەوام بە خوێندن بۆی بتوانێت لە خوێندنەکەی بەردەوام بێ و مستەوای باش بێ مناڵەکە وەکو هەموو مناڵێکی تر یاخود ئەگەر وازیشی لە خوێندن هێناوە ئێمە ئیخینەوە بەرخوێندن و پێداویستی قوتابخانی بۆ دابینەکەین بۆی بتوانێت ئەوش بەردەوام بێ لە خوێندن چاودێری بەردەوام بەتاکید چاودێری بەردەوامیشمان هەیە دوای ئەوەی کە ئەو مناڵانەی کە 15 بەرەو ژوورن بەپێی قانونی عمل بۆیان هەیە کار بکەن ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاودێری ئەوان دەژەکەین چونکە ئەبێ ئەو مناڵانە ڕاستە قانونی عمل ڕێی پێیاون کە کار بکەن بەڵام ئەبێ ئەو مناڵانە ساعتی عملیان دیاری کراو بێت مەسەلەن کارێکی قورس و مەترسیدار نەکەن نە لەسەر جەسەدیان بکەوێت نە لەسەر خوڕەوشتی مناڵەکە بکەوێت هەروەها ئەبێت ئێوە بەدواداچوون بۆ ماکەن بەتاکید ئێمە لە ڕێگەی کار و دەستەبەری کۆمەڵایەتی وەکوتم لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمە توانیومان ئیشەکان کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئێمە مفتشینی عملمان لەگەڵایە بۆ سەردانی شوێن و شوێنکارەکان تاوەکو ئەگەر خاوەنکارێک مناڵێکی بەکارهێنا مەسەن ئوتێلەکانە مەیخانەکانە کافیەکانە تۆڕنەچیە فیتەریە ینی جۆرە لە کارە قورسەکانی کە هەیە ئەبێت لە پێچینەوەی یاساییان بەرامبەر بکرێت بۆ ئەوی نەتوانین مناڵ بەکار بهێنن باشە ئەمە ئەو منداڵانەی کە وەگوتمان بەڕاستی پێویستیان پێێتی و خۆتان نزیکە و چاودێریەکە نەزانن کە بارودۆخی خێزانەکانیان چۆنە بەڵام باسی چینێکی تر بکەینەوەی کە بەڕاستی کردویانە بە پیشە ینی منداڵێک دەمینی تازە لە دایک بووە لەبەر لە هاوینە لەبەر ئەو هەتاوە دایانێن لە زستاندا لەبەر سەرما ینی کە ئەیبینی دڵت بۆی ژانەکە و هەر ئەم منداڵەیە ڕۆژێک بەدەست کەسێکەوەی بینی هەفتەی دوای ئەو بەدەست کەسێکی ترەوەیە یعنی هەستەکەی کە ئەم منداڵە کەسابەتی پێوە دەکرێت و کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت بە دوواداچوونەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چکە تۆ کاتێکە مناڵانە بینی یەکسەر باش و ڕێکخراوانی کە ئیش بۆ منداڵەکەن ئیشیان چی ینی بۆ چی ئێهێڵن ئەم شتانە ڕووبە لەسەر ئەم بابەتانە چیتان کرد بەتاکید ئێمە وەکوتم لیژنەکە چاودێری ئەو منداڵانەژەکە دەستنیشان ئەکرێن ئەبرێنە پۆلیسی نەوجوانان دواتر ئێمە لە ئەو خێزانەی کە بەڕاستی ئەزانی مناڵەکانیان بەکارێن استیغلالی ئەکەن ئێمە ئەو خێزانانە لە ڕێگەی یاسا و داواکاری گشتیەوە ئێمە ئەین بە داواکاری گشتی بۆ ئەی توانن لێ پێچینەوەی یاسایی بەرامبەر بۆ خێزانە بکرێت تاوەکو جاری کە مناڵەکانیان بەکارنێنەوە هەروە ئێمە توانیمانە لەگەڵ قایمەتەکانە ئەو خاون ئوتێلەکانمان هەمووی کۆ کردوتەوانێ وشاریمان ناونەتێ سەبارەت بەوەی کە ئەو خێزانانی کە ئەچنە ئەو ئوتێلەوانێ ئەزانن کە هەموو ڕۆژە مناڵەکانیانەوە تەبعانەمە ئیستیغلالە بۆیە هێناویان احتیمالە خێزانی خۆشان دەبن بۆیە ناوین بۆی بتوانن کاریان پێ بکەن و بیان خەنە ئەو مەترسی کە لە بازارە هەیە بەڕاستی کە زۆری لە خێزانەکان مەترسیەکان نازانن کە چ تونند و تیژەیەک ڕوبەڕووی مناڵەکانیان نەبێتوانێ ئێمە وشاریشمان لەسەر ئەو بابەتانە زۆر کردووە چ لەگەڵ خێزانەکان چ لەگەڵ خاوەنکارەکان ئەگەر خەڵکی خۆشمان نەبن خاتون ناسک زۆر جار دەبینی لە منطقەی جنوب و ناوەوە بەڵێ بەتاکید ئەیان هێنن یعنی ئێوە چاودێریوانە بەتاکید طبعاً مناڵپارێز بەبێ جیاوازی ئێمە ئیش بۆ هەموو مناڵەکەین زۆر باشە دەستان خۆش بێت دکتۆر ئەوەی کە گرنگە باسی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتمان کرد لە ڕۆپەروەردەوەیەکەوە باسمان کرد کە منداڵپارێز چی کردووە چۆن هاوکاری کردون بۆ ئەوی کە بتوانن بخوێنن یان چاودێری بکرێن لە ڕۆ تەندروستیەکەەوە بۆ خاوەن پێداویستی تایبەتیشتان کردووە وەکو ڕۆ تەندروستەکەی ڕەنگە کۆمەڵە پێداویستی دەرمان و کۆمەڵک چارەسەریان هەبێت کە پێویست بێت یاخود کۆمەڵێک شیکاریان هەبێت کە پێویست بێت لەو شتانەی کە پێویستە لە تشی ئەماڕایە یاخود بە بینە تاقیگەیەکان یاخود فەحسی DNA ئەمانە ئێمە هاوکارەمی لە خێزانەکان لەوە لە بە دابینکردنی پارەیینەکە پارەی ئەو فەحسانە و ئەو شیکاریانە و ئەو پشکنینانێکی کردوێتی یاخودەوەی کە خۆمان بۆی بکەین بەشێکی ئینەکەمان هەیە دابینکردنی دەرمان و ئەو پێداویستیانەی کە هیانە ئەو منداڵە خاوەن پێداویستیانە زۆر بەیان بەردەوام پێویستیان بە کۆمەڵێک دەرمان هەیە کە پزیشکەکان لەسەری ئەی هێڵنەوانێ ئێمە هاوکارەمین لە دابینکردنیەوە بەشێکی لە ئینەکانمان ئەگەر پێویستی بەوە بێ ئەم منداڵە بنێرێتە دەرەوە بەڵێ خۆی ئەکەوێتەوە سەر چی دەرەوە ئایا پێویستی لە چێ لە دەرەوانە ئایا منداڵە بۆ چ چارەسەرێکە چێتە دەرەوانە ئایا ئەکرێ و چارەسەرە لێرە هەبێ ئایا باشتر نیە ئەمە چارەسەرەکە تیمێکی پزیشکی بێنینەوانێ بەڵێ تیمەکە بێنینەوە بۆ ئێرە
باسی مناڵی خاوەن پێداویستی تایبەتت کرد مناڵی خاوەن پێداویستی تایبەت مەسەنە کرێت چەند شتێک بێت یەکێک لەوانە ئەکرێت گرفتی ئاخاوتن بێت گرفتی زمان بێت گرفتی گفتوگۆکردن بێت لەگەڵ بەرامبەرە بنمونە ئێمە لە ناوڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە پرۆژێکمان هەیە پزیشکێکمان هەیە بە ناوی دکتۆر نەوزاد چەمەنی کە لە ساڵی 2002 ڕێکخراوی مناڵپارێز لەسەر ئەماکە کە بتوانێت هاوکاری و خێزانەکە کە منداڵەکانیان گرفتی گفتوگۆکردن و قسەکردن و دەنگەشەکانی هەیە بۆی ڕاهێنانیان پێ بکە بە خۆشحاڵیوانێ ئەم پزیشکە تاکە پزیشکە لە عێراقەکە ئەم کاراکە کە هاوکاری مناڵەکانەکە گۆڕانکاریەکرێ بەگومان زۆر بێگومان زۆر زۆرەکرێت دەها و سەدەهاک کەیسی سەرکەوتنمان هەیە لەم بابەتەیە بە شێوەیەکە کە من چەند منداڵ کاتێک کە دوو جار سێ جار لەگەڵ هاوڕەکانێک کە قسەی لەگەڵاکرێت و تێناگا لەوە دا ئەبڕە لە کۆمەڵگە ئەم پزیشکە بەردەوام قسەی لەگەڵاکە بۆ ئەوی بتوانێت ڕاهێنانی تاواتی ببە ئەوەی کە گرنگە لەمەیە ئەم پزیشکە خۆمان بەدەمی خۆمان ناڵێن تاکە پزیشکەکە ئەمیشاکە بەڵکو دوو ڕێکخراوی نێودەوڵەتی تەلگرافی ڕۆژنامەی تەلگرافی بەڕتانی ئاماژە بەواکە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ڕێگەی ئەم پزیشکەوانێت توانیوێتی ڕاهێنان و چارەسەرکردن بۆ منداڵی گرفتی قسەکردنیان هەیە ئیتریان لە ناڕێکی زمانکی مەڵاشوا بێ یان گرفتەکانی کە بێ چارەسەرکە زۆر باشە دەستخۆش خات و ئەوە باس لەوەک لە سەرای قسەکانت وتت وا لە گەنجام بکەین کە منداڵانیان خۆش بێت یعنی ئەمە بزان پرۆژەیەکە لە لای ئێوە هەیە ئەم پرۆژەیە چیە گرنگی ئەم پرۆژەیە چیە ینی کە تۆ ئەو تێڕوانینە لە لای گەنج دروست بکەی کە منداڵی خۆش بێەوە و ئیش بکات لەسەر پاراستنی مافەکانی منداڵان ئەمە چەند گرنگە تۆ بۆ نمونە چینێک پێ ئەگەیەنی بۆ ئەوەی کە ئاگای لە منداڵەکانی دوای خۆی بێت بەڵێ بێگومان ئێمە هەمیشە ئەوە گوێبیستیەوە بین کە گەنجان بریتین لەو وزەی کە ئەتوان کۆمەلگاکەمان بگۆڕن ئێمە زۆر باوەڕمان بەوەیە ئێمە پرۆژێکمان کە چۆنڵی لە پارەوە دەستی پێکردووە پرۆژێک بۆ لەگە ڕێکخراوی مناڵپارێزی جیهانیە ئەم پرۆژەی ئاماجەکەیەوە بوو چۆن کۆمەڵی گەنجی داکۆکی کەر دروستکەین بۆ ئەو مافانەی کە هەم گرنگی بە مناڵەکانەیەت و هەم بە گرنگی بە گەنجانیشەیە ئاماجی ئەم پرۆژەیە کە پار 11 مانگ بەردەوام بووە ئێستاش دووبارە ساڵی دووەمی ئەو پرۆژەیە کە پرۆژێکی درێژخایەنە کە ئامانجەکەی ئەوەیە کۆمەڵێک گەنج دروست کرێ بە تەواوەتی بتوانن لە شێوازی حکومڕانی لە شێوازی داکۆکیکاری بۆ مافەکانی مناڵان و بتوانن توێژینەوەی جۆرا و جۆر بکەن لەم بوارەیە بە خۆشحاڵیوانێ پار ئەم گروپی گەنجانەکە ژمارەیان 81 گەنج بوو کە بە درێژایی 11 مانگ لەگەڵ پرۆژەکەی ئێمە کە بەناوی دەستپێشخەری میزۆپۆتامیاوە بوو کە پرۆژەکە لەلایەن وەزارەتی خارجی دانیمارکەوە پاڵپشتی دارایی بۆ دابین کرابوو ئەم پرۆژەیە توانی چوار توێژینەوەی زۆر باش لە بوارەکانی پەیوەست بە مناڵانە کە لەلایەن گەنجەکان خۆیانەوە ئەکرا کە ئێمە پێیان دەڵێن توێژینەوەی بەشداری پێکەرانە لەبەروی لەلایەن گەنجانەوە کرابوو لە ناو کۆمەڵگاکەی خۆیانە کە گەنجان باسی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگیانە کرد کە پەیوەست بوو بە گەنجانەوە و دواتر ئەمانە هەمووی کرا بە پەڕاوێکی سیاست و درا بە وەزارەتەکان بەکە بە خۆشحاڵی ئەوانێت توانیمان یەکەم بردی ڕاوێژکاری گەنجان دروستکەین لە ناو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتە کە ئەم بردی ڕاوێژکاری گەنجانە ئەو بریتە لەوەی کە بتوانێت دەنگی کۆمەڵگاکەی بەو کەسانە بگەێنێت کە کەسانی باڵا دەستن کە کەسانی بڕیار بەدەستن کە ئەتوانن ئەو شتانی کە گەنجان ئەیبینن لە ناو کۆمەڵگاکەی خۆیانە لە گەڕەکەکەی خۆیانە ئەتوانن بیگەێنن تاوکو بتوانن دەنگێکی زیاتری گەنجان بگەێنرێت بۆ ئەوەی بتوانن ئەو بابەتانە چارەسەر کەم گەنجە زیاتر متمانەی بە خۆی هەبێ بڕیار دەربێت لەوەی کە ئیتر خۆی دەتوانێت بڕیار بدات هەم لەسەر کۆمەلگاکەی هەم لەسەر هەموو ئەو ڕووداوانەی کە لە وڵاتەکەی ئەودا ڕوودەدا و بتوانێت ئەم دەنگە بگەێنێتە دەرەوە و ئەوشی کە زۆر گرنگێ ماڵین کار لەسەر منداڵ بکرێ و لەسەر مافەکانی منداڵ بەڵام کە تۆ ئەم گەنجە ڕاهێنا لەسەر ئەوەی کە ئیتر چاوی لەو منداڵانە بیان کەواتە توانین بڵێن بۆ قۆناغەکانی داهاتوش ئیتر منداڵان لەژێر دەستی کەسێکی ئەمیندان بڵێ دوجار ئەمەیە قسەکە بەڕاستی دەستان خۆش بێت شتێکت ما بوو خاتم دەستان خۆش بێت زۆر سوپاس بۆ هەرێک لە میوانەکانم کە لەسەر ئەم بابەتە قسەی خۆیان کرد بەڕاستی گرنگە بەلامانەوە ئەوە بڵین کە بە هەمیشە نەڵێن ڕێکخراوەکان چیان کردووە ڕێکخراوەکان بۆ لەسەر منداڵان و منداڵ لە وڵاتی ئێمەدا مافی بۆ دەستەبەر نەکراوە یاخود وەکو منداڵی وڵاتانی تر نییە بۆیە ئەمە دەبینین ئەم گۆڕانکاریانە ئێمە بەردەوام دەیبینین یعنی لە هەرێکێک لە سلکە جیاوازەکانەوە ئەوەشی کە زۆر گرنگە یعنی ئەمە هەرێکێک لە خێزانی خۆمانەوە لە ناو ماڵەکانی خۆمانەوە لە ڕێی پەروەردی منداڵەکانی خۆمانەوە دەتوانین کار ئاسانی بکەین بۆ ئەو ڕێکخراوانەی کە کار لەسەر منداڵان دەکەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیش کە لەو ڕێکخراوانەی کە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە زۆر بە جدی زۆر بە وردی زۆر بە دروستی
کاری لەسەر منداڵ و پاراستنی مافەکانی منداڵ و لەگەڵیشیدا گەنجان کردووە بە ئومێدیەوەی کە وەڵامی بەشێکی زۆر لەو پرسیارانەی ئێوەمانجا بێتەوە کە ئەگەر خێزانێک خوا نەخواستە منداڵی نەخۆشی هەیە یان خێزانێک باری دارایی باش نییە یا خۆت پێویستی بەوەی منداڵەکەی پێداویستی خوێندن و هەر بابەتێکی تر کە بۆی دابین بکرێەوە تا ئێستا پەیوەندی نەکردو بە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە لەبەرەوەی گلەی بکا بڵێ ڕێکخراوەکان چیان بۆ منداڵان کردووە فەرموو با خۆی بچێتە ڕێکخراوی منداڵە پارێزی کوردستان و لە نزیکە ئەو خزمەتگوزاریانە ببینێ کە پێشکەش بە منداڵەکانی دەکرێت مناڵی هەموو لایەک چەمەند درێژ بن سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.